پێش دەستپێکردن ئەگەر ئارەزووی پشگیریکردنی کەناڵەکەی ئێمە دەکەن ئەوە کەناڵێکی کوردی تایبەت بە بڵاوکردنەوەی زانیاریمان بۆ هێناون دەتوانن لە ڕێگەی سبسکرایبکردنی ئەم کەناڵە پشگیری زیاتری کەناڵەکەی ئێمەش بکەن بۆ بەردەوام بوونمان لەسەر کارەکانمان. لینکی ئەم کەناڵەمان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. هیوادارم بینەرە خۆشەویستەکانمان سبسکرایبی ئەم کەناڵەمان بۆ بکەن تا ئێمەش زیاتر بەردەوام بین لە خزمەتکردنی ئێوەی ئەزیز بە باشترینی ڤیدیۆکان. سڵاوتان لێبێ خۆشەویستان. شت گەلێکی نیگەرانکەر هەن کە دۆزراونەتەوە و هەندێک لەو شتە نیگەرانکەرانەش لە ئەفریقیا دۆزراونەتەوە کە ڕووبەرەکەی نزیکەی 30.3 ملیۆن کیلۆمەتر چوارگۆشەیە یان 11.7 ملیۆن میل چوارگۆشەیە. ئەفریقیا دووەم گەورەترین کیشوەرە لە جیهاندا، هەروەها دووەم کیشوەری پڕ دانیشتوانە، بۆیە بە لە بەرچاوگرتنی قەبارە گەورەکەی سیر نییە هەموو جۆرە شتێکی سیر لە ناو سنوورەکانیدا بە نێژراوی بدۆزرێتەوە. لێرەدا دەدۆزینەوەی گوماناوی لە ئەفریقیا دەخینە ڕوو کە کەس ناتوانێ ڕوونی بکاتەوە. بەردی شینی ئاسمانی لە کاتێکدا پێمان وابوو جیۆلۆجیستەکان هەموو جۆرە جیاوازەکانی بەردەکانیان لە سەرانسەری جیهاندا دۆزیوەتەوە، بەڵام لە ناکاو شتێکی سەرسوڕهێنەر دەرکەوت لە ڕۆژ ئاوای ئەفریقیا. لە ساڵی 1990 زانایەکی جیۆلۆجیست و شوێنەوارناسێک بە ناوی ئەنجلۆ بیتۆنی بەردێکی شین و نهێنی لە خاکەکەدا دۆزیەوە کە مێژوەکەی بۆ سەردەمێکی زۆر کۆن دەگەڕێتەوە. بۆیە پارسەیەکی بەردەکەی بۆ تاقیگەکانی ئەڵمانیا و ڕۆما و جنێف و تۆکیۆ ناردووە، بەڵام کەس نەیتوانی وەڵامێکی تەواوی بداتەوە. بەردەکە پێی دەوترێ بەردی ئازۆر، لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە لەسەری کۆکن ئەوەیە کە جیاوازە لە هەموو شتێک کە پێشتر بینیویانە، هەر بۆیە هاوشێوەی هیچ بەردێک نییە و بە دڵنیاییەوە بەردێکی دەستگر بووە. هەروەها بۆیان دەرکەوتووە کە پێک هاتووە لە ئۆکسزین و سۆدیۆم و کالیسیۆم و کاربۆن و سیلیکۆن. ئەمەش پێک هاتەیەکی هاوشێوەی بەرهەمە دروستکراوەکانی مرۆڤی وەک کۆنکرێت پێدەبەخشێ. هەروەها ڕەنگە شینەکەشی دەستگر دەردەکەوێت. کاتێک پەیوەندی بە خەڵکی ناوچەکەەوە کرا سەبارەت بە دۆزینەوەکە، ئەوان بەلایەنەوە سیر نەبوو، چونکە پێشتر لە کاتی هەڵکەندنی ناوچەکەدا تووشی ببوون. پێدەچوو ئەم بەردەنهێنیە لە چینەکانی خاکەوە هاتبێ. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 12,000 ساڵ پێش زاین، واتە دەکرێت بەرهەمی شارستانێتێکی کۆن بێ کە هێشتا نەدۆزراوتەوە. بۆ پێش دەکرێت بەردی شین و شوێنەواری سەرنجڕاکێشی زیاتر لە ژێر ڕووی خاکەکەدا کەڵک بووبن. ئێستاش با تەماشای شتە سەیرەکانی تریش بکەین. تەماشای ئەم سلایدە بکەن بزانن ئەم شتە چییە. ئەم وێنە سەیرە ماوەیەکە لە ئینتەرنێتدایە و لەو کاتەوە خەڵکی سەر لێ شێواو کردووە. پێدەچێت زۆرێک بێ لە پاشماوەی وێرانبووی کەشتێ جەنگیەکان و سەدان پاشماوەی لێوە دەرچووە کە ڕەنگە بۆمب بن. وێنەکە بە شێوەیەکی بێزارکرد کاڵ بووە، بۆیە سەختە دڵنیابی، بەڵام هەرچەندە نائارامکەر دەرکەوێت کەس لە ناوچەکەدا نەیبینیوە و تەنانەت نەشی بیستووە، بەڵکو بە شێوەیەکی نهێنی دەرکەوت لە بەیانیەکدا. تۆش پێت وایە ئەمە چییە؟ لە کۆمنتەکان ڕای خۆتانمان بۆ بنووسن. وێرانەی جێدای ئایا دەکرێت ئەو شاری ئێستا تێیدای ڕۆژێک ون بێت و جارێکی تر دەرنەکەوێتەوە؟ دەکرێت سەمکێکی سیر بێ. ئەمە ژوای کردووە وێرانەکانی جیدای بە درێژایی کەنارەکانی زەریای هەندی لە ڕۆژەڵاتی کینیادا دیاردەیەکی وەها سەرسوڕهێنەر بێ. ئەم شوێنە مێژوویە یەکێکە لەو شوێنەوارە زۆرانەی کەنار دەریاکان کە لە مۆگادیشۆ لە سۆماڵ دەدۆزرێتەوە تا دەگاتە سەر ڕووباری زامبێزی لە مۆزمبیق. کاتێک کۆلۆنیالیستەکان وێرانەکانی شاری جێدایان لە ساڵی 1920 دۆزیەوە، بە خێرایی بۆ شوێنێکی بەناوبانگ بۆ جیۆلۆجیست و شوێنەوارناس و مێژوو نووسان. وێرانەکە لە شارێکی دیواردا و خانووی بەردی یەکنهۆمی و مزگەوت و کۆشکێک پێک هاتووە. هەروەها شوێنەکراوەکانی دەوروبەری وێرانەکان خان و هەروەها گۆڕیان تێدا بوو کە ستوونی بەردیان لەسەر بوو. جیا لە ناوچە وێرانە سەرەکیەکان نهێنی جیدای ئەوەیە کە بەڵگەیەکی زۆر لەسەربوونی نییە. هەروەها دەکرێت پەیوەندی بە بازرگانی کردن لە زەریای هەندیدا هەبێ، بەڵام بە دۆزینەوەی دەنکۆڵە و درا و کوفە بەومانایە دێ کە ڕەنگە زیاتر بێ لەوەی کە سەرەتا بیری لێ دەکرایەوە کە یەک لایکردنەوەی بازرگانیەکی چارە نووسساز بێ. هەروەها بە هۆکارێکی نادیار پێدەچێ ئەو شوێنی نیشتە زێبوونا لە سەدەی 17هەمدا وازی لێهێنرابێ. هەروەها کەس نازانێت کێ لەوێ ژیاوە و تەنانەت بۆ کوێژ ڕۆشتون دوای ئەوە. کوارتزێت لە سەرەتای ساڵی 2019 توێژەران زۆرێکی دیاریکراوی بەردیان لە دوورگەیەکی بچووک لە کەنارەکانی ڕۆژهەڵاتی ئەفریقیا لە مەدەغەشقەر دۆزیەوە. لە کاتێکدا هەر دۆزینەوەیەکی بەردی نوێ جێگای سەرنجە
بەڵام ئەم دۆزینەوەیە لەوە زیاترە. هەروەها بە سادەی نابێت لەو شوێنەدا بێت کە لێتی. توێژەرانی زانکۆی کۆڵۆمبیا کە ئەو تۆژینەوەیان بەڕێوە بردووە کە لەلایەن کۆمەڵی ناشنال جوگرافیکەوە پێشکەش کراوە دەڵێن هەرچەندە کوارتێزت لەسەر دوورگا بە زۆری لەو شوێنانەدا دەبینرێت کە پەستانی بەرز و پلەی گەرمی بەرزیان هەیە، بەڵام ئەم دۆزینەوەی لەگەڵ دروستبوونی پلێتەکاندا بەراورد بە هیچ زۆرە کوارتێزێک نییە کە بە شێوەیەکی ئاسایی لە دوورگەیەکی گرکانەکاندا بدۆزرێتەوە. بەڵام لەم حاڵەتەدا توێژەران بۆیان دەرکەوتووە کوارتێزێت لە دوورگەی ئینگوان نیو شاخ پێک دەهێنێ. زۆر سەرسوڕهێنەرە بیر لەوە بکەیتەوە چونکە ئەو زۆرە بەردە نابێت لەوێ بێ، بەڵام بەشێکی گرنگی دوورگەکەیە. کارۆلینا کلاس کە زانایەکی بواری جیۆکیمیایە لە زانکۆی کۆڵۆمبیا وتی بوونی بەردەکە سەرنجڕاکێشە، بەڵام ئەوی بێزاری کرد ئەوە بوو کە نەیزانی ئەو بەردانە چۆن لەوێ هەن. ئەوان شاخێکی کوارتیزیتیان لە شوێنێکدا دۆزیەوە کە نەدەبوو لەوێ هەبێ و لە ئەنجامدا نەیانتوانی هۆکاری بوونی لەو شوێنەدا بزانن. جۆری مرۆڤی کۆن و لانکەی ڕەگەزی مرۆڤ ئەمە شوێنێکی شوێنەواریە و ڕووبەرەکەی 180 میل سوار گۆشەیە و لە نزیک شاری جۆهانسبێرگا لە باشووری ئەفریقیا لە مێژەوە وەکو موگناتی زوایە بۆ ڕاکێشانی توێژەران. لە ساڵی 1990 وەک میراتی جیهانی ناسێنرا و زنجیرێک ئەشکەوتی بەردی جیری تێدایە کە بە ستێر کۆڤنتێن ناسراون. ئەم ئەشکەوتانە بە تەنیا نزیکەی 1 لە سەرسەی هەموو بەبەردبووە دۆزراوەکانی هۆمێند لە خۆ دەگرن کە پێش ساڵی 2010 دۆزراونەتەوە، بەڵام ئێستا شانەدانی مرۆڤایەتی بە شتێکی تر ناسراوە. زۆرێکی مرۆڤی کۆن بە ناوی هۆمۆنالێدی کە زۆرێکی مرۆڤی پێشتر نەناسراون و لە زنجیرێک ئەشکەوتی ناو شوێنەکەدا دۆزراونەتەوە. هەروەها لە ساڵی 2017 ئێسکی 15 مرۆڤ دۆزرایەوە، بەڵام هێشتا بەرواری دیاری نەکراوە و پێدەچێت بەرزیان نزیکەی مەترونیوێک بوو بێ. سیر لەوەدایە کە هەندێک تایبەتمەندی جیاوازیان هەبووە، بەڵام زۆربیان زۆر لە مرۆڤی مۆدێرن دەچن. بازنە بەردینەکان لە سینگامبیا. بازنەکانی بەردی سینگامبیا پێدەچێت گەورەترین سڕبوونەوەی بازنەی بەردی هاوشێوە بێت لە هەموو شوێنێکی جیهان، بەڵام هێشتا زۆر شت هەیە کە توێژەران لەبارەیەوە نازانن. بەردەکان زیاتر لە 200 میل لە ڕووباری گامبیا درێژ دەبنەوە. پێدەچێت لە 1000 بازنەی بەرد و سێکتەری پەیوەندیدار لە ناوچەکەدا بڵاو بوو بێتەوە. توێژەران نازانن کەی دروست کراوە، بەڵام مەزەندەی دەکەن کە تەمەنی تەنها لە نێوان 400 بۆ 2300 ساڵدایە. هەروەها ناوچەکە پڕە لە کاری بەرد و گۆڕ و سکە و کۆفە و بازنە بەردینەکان. هەروەها بەسەر 4 ناوچەی سەرەکیدا دابەشکراون کە نزیکەی 29000 بەردیان تێدایە. هەروەها 2000 پارسەی بچووکتر و 7 شوێنەوار کە لە دەوری خۆیان خاڵبەندی کراون. شوێنەوارەکان بە بلۆک و ستون زیاد دەکرێنەوە، لە کاتێکدا بەردەکان بەجیان لە یەکتریان بەڕیز وەستاون. لە کاتێکدا توێژەران هەموو شتێک لەبارەی بازنەی بەردەکانی سینا گامبیا نازانن، بەڵام ئەوە دەزانن کە نیشانی کۆمەڵگەیەکی شارستانیە و بۆ تەواوکردنی ئەم پێکهاتانە پێویستیان بەکار و ئامراز و تەنانەت کانگاژ نەبووە. هەروەها کێشی بەشێک لە ستونەکان دەگاتە 7 تەن. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی هەر کەسێک ئەم شوێنانی دامەزران دەبێت تایبەت بووە بەو کارێک کە ئەنجامی داوە. ئامێرە کۆنەکان لە کینیا. ئایا هەرگیز بێزار بوویتە کاتێک لە کاتی لێخوڕیندا وەرسەرخانێکی هەڵە دەگریت تەنها بۆ ئەوەی لەو شوێنەدا کۆتایی پێبهێنی کە ناتەوێت لێی بیت؟ هەمان ئەو هەڵەیە لە کۆتاییدا هەموو شتێکی بۆ تیمێکی توێژەران گۆڕی. سۆنیا هارمەلد شوێنەوارناسێکە لە زانکۆی ستۆنی بروک لەگەڵ تیمەکان لە ڕێگادا بوون بۆ شوێنێکی بەبەردبوو لە نزیک دەریاچەی تورکانە. کاتێک وەرسەرخانێکی هەڵە دەکەن لە بری ئەوەی بگەنە نزیک شوێنی دۆزینەوەی ئەو بەبەردبووە کینیایی کە تەمەنی 3.2 بۆ 3.5 میلیۆن ساڵ دەبێت و ناوی گەلی کینیایە، بەڵام خۆیان لە ناوچەیەکی نەدۆزراودا بینیەوە. بۆ پێی پێشتر لێکۆڵینەوەی لەسەر نەکرابوو، بڕیاریاندا ڕووپێوی بکەن. لە ئەنجامدا بەردێکیان دۆزیەوە کە ناویان ناوە لۆمی کوی سێ و دوای نزیکەی ساڵێک خۆیان بۆ هەڵکەندنی تەواوی شوێنەکە ئامادە کرد و 20 شوێنەواریان لە ژێر زەویەکە و 130 شوێنەواری دیکەیان لەسەر ڕووی زەویەکە دۆزیەوە. پێدەچێت ئامرازی گەورە دروست کرابێ پاشان لە شوێنەکەدا فڕەدرابێ. هەروە هیچ پاشماوەیەکی مرۆڤ یان ئاژەڵ لە نزیکی ناوچەکان نەدۆزراوەتەوە، بەڵام چەند شتێک دۆزراونەتەوە کە لە نیشانەی چەک دەچن و کەس نازانێ مەبەز لەم ئامرازانە چییە، بەڵام پێدەچێت تەمەنیان 3.3 میلیۆن ساڵ بێ کە نزیکەی 700,000 ساڵ کۆنترن لە یەکەم ئامرازەکان کە تا ئێستا دۆزراونەتەوە. ئاژەڵە ماڵیە نامۆکان.
لەوانەیە وەک خەونێک بێت بۆ ئێمە کە ببینە خاوەنی فیلێک یان کەرکەدەنێکی ئاوی، بەڵام بۆ دانیشتوانی دەوڵەمەندی هایرکن پۆلیس زیاتر لە 5,000 ساڵ لەمەوبەر ئەمە واقعی ئەوان بوو، واتە زۆر پێش ئەوەی هەڕەمەکان دروست بکرێت. خەڵکی ئەم شارۆچکە دەوڵەمەندا بە بەخێوکردنی ئاژەڵە ماڵیە نامۆکان و ئاست و سامانی خۆیان نیشان دەدا. هەروە لە یەکێک لە گۆڕستانەکانی ناوچەکە پاژماوەی کە و فیل و بابون و ئاژەڵی دیکە دۆزراونەتەوە. لە کاتێکدا ڕەنگە پێدوابێ ئەوە تەنها هەندێک ئاژەڵی کێوی هەڕەمەکی بووە کە لە گۆڕستانێکدا کۆتاییان هاتووە، بەڵام بەڵگەکان پێچەوانەکەی دەسەلمێنن. تێبینی کراوە کە هەندێک لە ئاژەڵەکان شکانی ئێسکیان چاک بۆتەوە، ئەمە ژواتە لەوانەیە لە کاتی دیلهێشتنەوەیاندا بریندار بوو بێتن. هەڕەمی گەورەی زیزان تا ئێستا بێزار بوویتە لە دروستکردنی خانووی بەفرین و وازت هێنابێت و چوبێتیتە ماڵەوە؟ پرسیارێکی دیکە لێ دەکەم. ئایا تا ئێستا بێزار بووی لە دروستکردنی ژوورێکی بسووگیان دروستکردنی شتێک و لە ناکاو بێزار بوو بێتیت و گەڕابێتیتەوە بۆ ماڵەوە؟ لێرەدا گەیشتونەتە خاڵێکی باش، بۆیە دەبێ بابەتەکە ڕادستی هەر کەسێک بکەی کە هەڕەمی گەوری زیزەی دروست کردووە. ئەم پێگاتەیە کە بەرزەکەی 481 پێیە و یەکێکە لە هەڕەمە گەورەکانی جیهان، سەرڕای ئەوەی نازناوی یەکێک لە حوسەر سوڕێنەرەکانی جیهانی کۆنی هەڵگرتووە. لەگەڵ ئەوەشدا یەکێکە لە کۆنترین هەڕەمەکان. زۆرێک لە میسر ناسەکان پێیان وایە هەڕەمەکە لە ماوەی 10 بۆ 20 ساڵ دروست کراوە و دروستکردنی لە دەوروبەری ساڵی 2560 پێش زاین کۆتایی هاتووە و بە بەردی فڕێدرا و هەروەها بە بەردی جیری لە دەرەوە زیادەکرێتەوە و لە ناوەوەش 3 ژووری تێدایە. کەس بە دڵنیاییەوە نازانێت چۆن هەڕەمی گەوری زیزیان دروست کردووە، بەڵام زۆرینەی زانایان پێیان وایە ئەوانەی کە دروستیان کردووە لە بیناسازیدا کاریان کردووە، هەروە لە کانگەکاندا بەردیان دەگواستەوە و دایان کێشا بۆ هەڕەمەکە و لە شوێنی خۆیان بەرزیان دەکردەوە. ئەگەر پێت وایە قورساییەکانی وەرزشکردن لە هۆڵی وەرزشدا قورسن، ئەوە پێویستە بیر لەو کەسانش بکەیتەوە کە دەبوو بەردی هەڕەمەکە بەرز بکەنەوە. بازنەکانی پەری لە بیابانەکانی نامیبیا وەکو وەشانێکی بیابانی بازنەکانی بەرهەموان، بەڵام لە ئاستێکی زۆر گەورەتردا. بیابانی نامیبیا لە باشووری ئەفریقیا شوێنی هەندێک بازنەی جوگرافیە. تا ڕادەیەک سەیرەکە ئەوەی ساڵانێکە زانایانی سەر لە شێوە کردووە ئەوەیە کە لە نێو گژوگیای وشک بوو کە بۆ ماوەی 1100 میل بڵاو دەبنەوە. زنجیرێک ئەڵقی بێبەرهەم هەیە کە تیرەکان لە 2 تا 15 مەتر دەبێت. بۆچی ئەم بازنانە بوونیان هەیە؟ بۆچی چیمن لە دەوروبەریان گەشە دەکا بەڵام لە ناو ئەڵقەکاندا نا؟ زانایان دەست دەکەن بە تێگەیشتن لەوەی کە 2 تیۆری هەیە. ڕەنگە ڕۆکەکان لە خەباتدا بن بۆ مانەوە و ڕۆکی گەنجیش نەتوانن ئەو ئاوە بەدەست بهێنن کە پێویستیانە. لەگەڵ کەمبوونەوەی ژیانی ڕۆکەکاندا لە لێوارەکانی پارسە سیمەنێکدا دەمرێ و بۆ ماوەیەکی ڕێک و پێک بازنە دروست دەکا، بەڵام لە کاتێکدا گژوگیەکان کێبڕکێ لەسەر ئاو دەکەن لە خوارەوە شەڕێکی دیکە دەگوزەرێ. ئەو شەڕەش لە نێوان کۆلۆنیەکانی مێرولەدایە. توێژەران پێیان وایە کاتێک مێرولەکان لە ژێر زەویدا دەزۆڵێن و تونێل دروست دەکەن و بە دوای خۆراکدا دەگەڕێن، ڕۆک لە ناو دەبن لەسەر ڕووی زەوی. هەروەها شەڕ بۆ خاکیش دەکەن. ئەمەش دەبێتە هۆی دامەزراندنی کۆلۆنیەک، بە دەرهێنانی کۆلۆنیەکی دیکە و دروستکردنی کون لە زەویدا بەبێ کۆلۆنی مێرولە بەتاڵ دەبێتەوە. یەکێک لەم تیۆریانە دەکرێت ڕاست بێت یان هەردووکشیان ڕاست بن. وتاکە شتێک کە زانایان دڵنیان لێ ئەوەیە کە لە دوورەوە ئەم بازنە خەیاڵیانە سەرسوڕهێنەر دەردەکەون. وێرانەکانی باکۆنی ئەگەر ناوسەیەکی شوێنەواری هەبێ کە دایان ساڵە زانایانی سەر لە شێواو کردبێ، ئەوە وێرانەکانی باکۆنیە لە شاری مۆمبا ماڵانگا لە ئەفریقیا. ئەوان پێیان وایە شاری ونبووی ماشۆ تۆدرۆپ زیاتر لە 200,000 ساڵ لەمەوبەر بوونی هەبووە. زۆرێک لە گەشتیاران و توێژەران لە ئاسمانەوە سەردانی دەکەن و هەروەها وێرانەکان هەمویان بەڕێڕە و لابیرینتی 100 میل بەیەکەوە گرێدراون، هەروەها لە زەویەوە سەرنج ڕاکێشتر دەردەکەوێت و بەرد و تەراس و کێڵگە و ڕێگەوبان و ماڵ و شوێنی مانەوەی تێدایە. هەروەها بەڵگەی ئەوەی کە باکۆنیە کۆنەکان زووتر لەوەی سەرەتا بیریان لێ دەکرا و لە ناوچەکەدا بوون بەڕاستی مەتەڵێکن، بە تایبەتی کاتێک باز لە دەستنیشانکردنی یەکێک لە تایبەتمەندیە دیارەکانی ئەو شوێنە دەکرێت کە ساڵنامەی ئادەمە. ئەم پێگاتەیە بازنەیەکی سیمەتریە و یەک پارچەی تێدایە و هەریەک لە پارچەکان هاوتایە لەگەڵ پشتیۆنی ئۆریۆن و سیستەمی ئەستێرەی. ئەمەش بەو مانایە دێک کە ڕەنگە شێوازێک بوو بێ بۆ نیشاندانی کات. ئایا سەرسوڕهێنەر نییە بیر لەوە بکەینەوە کە دایان دۆزینەوە هەیە کە توێژەران ناتوان لە ئەفریقیا ڕوونی بکەنەوە؟ بێگومان شتێکی سەرسوڕهێنەرە. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان.
هیوادارم ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بووبێ. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.